سڵاوتان لەبێ ئەم کاتتان باش بیسەران و بینەرانی بەڕێزی رادیۆ تەلەڤیزیۆنی سلێمانی دلما خەسرەوەم لە بەنامەیەکی دیکەی بازنەی هەڵبژاردن هاتمە وڵاتان. بربژێرەکانی پارتی دیموکراتی کوردستان لە ڕابردوودا هەر یەکە و لە سۆنگەیەک و لە بەرپرسیارەتێکی حزبی و نەتەوەی و نیشتیمانیدا کاریان کردووە. ئەو لە ڕابردوودا هەوڵیاوە خزمەت بە قوتابیان و لاوان بکات، هەوڵیاوە کار بۆ سەرخستنی کوردستان بکات، هەوڵیاوە بە شێوەیەکی دڵسۆزانە بۆ پەیڕۆ پرۆگرامی کە پارتی دیموکراتی کوردستان بەم کاندیدە باشانەی گەیاندووە هەوڵیاوە خزمەتی پێ بکات. ئەمڕۆ قسە لەگەڵ دکتۆر حەسەن مەحموود قامیشی دەکەم وەکو بەربژێری ژمارە 14 پارتی دیموکراتی کوردستان لەسەر لیستی 275. ئوستازی بەڕێز بەخێر بێت. زۆر سپاس. زۆر سپاس بۆ جەنابتان. سپاس بۆ بەڕێستان بە هیوام بەڕێستان لە جومەی نوێنەرانی عێراقدا ببینمەوە. دەستپێکیش بەربژێربوونتان پیرۆز بێت. زۆر سپاس. زۆر سپاس بۆ بەڕێستان. دەمەوێت بپرسم بچنە بەغداد چی دەکەن؟ دەتانێت چی بگۆڕن؟ کار لەسەر چی بکەن؟ بەڵێ سپاس بۆ دەرفەتە، سپاس بۆ بینەرمان لە کەناڵی شاشە جوانەکەی سلێمانی. کاک دیلمان ئێمە کە بچینە ئەنجومەی نوێنەرانی عێراق لە خولی شەشەمە بە پشتیوانی خوای گەورە زۆر شتەیە کاری لەسەر بکەین. پێش هەموو شتێک ئەمانەوەی ئەو دەستکەوتانی کە هەمانە بیان پارێزین، ئەوەی کە تا ئێستا بەدەستمان هێناون بیان پارێزین و بەرگریان لێ بکەین بۆی لەسەر پێی خۆیان بێنەوە و نەچنە دواوە. ئەوە یەکەمیان. دومیشیان ئێمە بچینە حکوومەتی پەرلەمانی عێراق کار زۆر هەیە کە بیکەین لە مادە دەستوریەکان، کۆمەڵە بابەت هەیە سەرکراوە ئیشی پێ ناکرێ، کۆمەڵە مافی خۆمان هەیە وەکو کورد تا ئێستا جێبەجێ نەکراوە و حەقمان پێ نەدراوە و پشت گوێ خراوە. لەبەر ئەوە هەرێکە لە ئەندامانی پەرلەمانی عێراق کە بچێتە پەرلەمانی عێراق ئەگە پێ بە جددی ئیش بکە ئیشی زۆر هەیە، دڵنیابە لەوەی یەک ڕۆژ بە ئیش دانانیشێ ئەوەندە ئیشێ لەناو پەرلەمانی عێراقا بیکە. باشە، کەواتە لێرەوە دەڵێیت بربژێرەکانی پارتی دیموکراتی کوردستان ئەریکیان قورسە و جیاوازن لە حزب و لایەنەکانی دیکە؟ بەتەکید وایە کاک دیلمان. ئەرکی ئەناپەرلەمانەکانی پارتی دیموکراتی کوردستان زۆر قورستە لەوانی تر، چونکە ئێمە شەڕی ئیرادە ئەکەین، ئێمە شەڕی نەتەوەی ئەکەین، ئێمە بەرگری لە قەوارەی هەرێمی کوردستانەکەین. ئێمە لەوانەوەی ئێمە یکەین ئەوان بی لەوە نەکەنەوە، ئەوانەوەێ زۆر ڕێکوتنیان هەیە لەگەڵ لایەنەکانی ترە. بەڵام ئێمە لەسەری یەک خاڵی بچووکی کە پەیوەندی بە هەرێمی کوردستانەوەی بە حکوومەتی کوردستانەوەیە داوا مافی خۆمانەکەین. هیچ کاتێک چاوداناخێین، پشتگوێی ناخێن بۆ بەرگری لە کوردستان. باشە بەڕێز قامیشی، ینی من دەمەوێت پرسیار لەوە بکەم کە ئێوە وەکو بەڕێستان دەڵێن کارتان قورسە و لەم قورسیەدا هەوڵ دەدەن لە ئێستەی هەڵبژاردنەکاندا کێرڤێکی باشی جەماوەری بەدەست بێنن و جیاوازتر لە هەڵبژاردنەکانی ڕابردوو ئەم متمانەیە لە ئەمڕۆدا زیاتر بە ئێوە بدێت. خاڵێک هەیە من زۆر جار لە بەرنامەکاندا باسی دەکەم، پارتی لە ئێستادا تەنها چاوی لە هەوادارەکانی خۆی نییە، جەماوەرەکەی خۆی نییە، چاوی لە دەنگی حزب و لایەنەکانی دیکەشە کە دەنگی پێ بدەن. بەڕێز قامیشی دەیەوێت ئەم هێزە یاخود ئەم فرسەتەی ئێستا پێی دراوە بەکاری بێنێت بۆ ئەوەی بچێتە ئەنجومەی نوێنەرانی عێراق و دەنگی لایەنەکانی دیکە ببا لەگەڵ خۆیدا. بەتەکید ئێمە بە ئەو ڕاستێ بزانین، ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان خەڵک ڕاستەکانی ئێمە بینێ، ئیشەکانی ئێمە بینێ، بەرهەمەکانی ئێمە بینێ. خەڵک ئێستا ژیرانەتر بیرەکاتەوە، تەنیا بیر لەوە ناکاتەوە دەنگ بە هاتووهوشی احترامن، هاتووهوشی ڕاگەاندن و کۆمەڵە شت بە. ئێستا خەڵک بیرەکاتەوە کە پارتی ئیشی چییە، چی ئەکا، چی خزمەتی پێشەکە. وەرە ببینە لە کەناڵەکانەوە هەمومان خۆمان کەناڵ سەری کەناڵەکانەکەین، سۆشیال میدیا بەکارێنین، ئەیبینین لە سنووری پارتیە کە هەمومان سنووری کوردستانە باسیەوە ناکەین، بەڵام باسی هەولێر و دۆک و زاخۆ بکەین. ئەو گۆڕانکاری لەوەیە کراوە لە چی شارێکی عێراقا کراوە، ناک لە کوردستانە، لە چی شارێکی عێراقا کراوە. خەڵکی عێراق عنی وا لێ هاتووە بۆ گەشت و گۆزاریێنە هەولێر، بە حسابی دووبەت تێگەیشتون، بە حسابی ئەوروپا تێگەیشتون. عنی ئەو گەشت و گۆزاری لەوێ ئێمە خۆمان هەموو ڕۆژی ئەیبینین لە سۆشیال میدیا لە پەیجەکانی بینین عەرەب تەسەوراتەکە نەکەین، چەند وەسفی هەولێرەکەن، ئەو خۆیان باسیەکەن لە زاری خوان ئەوشتانە بیستین. باشە ئێوە پێتان وایە لە نێو هاوڵاتیانی عەرەبدا بەراوردکاری هەیە ئێستا، بەراوردکاری لەوەی کە
نەخێر ئێمە لە بەغداد خزمەت گوزاریمان نییە بەڵام لە هەرێمی کوردستان بەو بودجەکەمەوە کە نانێرێت ئەنێرێت و نانێرێت ئەو هەموو خزمەت گوزاری و ئاودانی و پێشکەوت بەتەکی جواب باسی بودجەت کرد با یەکدا تا پێ بڵێم لە سا 95 بودجەی عێراق بۆ عێراق سەرڤکرێ لە سا 95 لە سا 5 بۆ کوردستان سەرڤکرێ خۆی بوو سەدا چەند بووە خۆی بەپێی بودجەی هەمانە لە سا 14 نە سا 14 باشە 14کەشیان سەرتا حەڤە بوو دواتر کرا بە 14 کرا بە 14 دوای کرا بە 12.6 باشە ئەوە ئێستا نانێرن ئەزانی تو ئەبێ ساڵانە 13 تریلیۆن دینار بنێرن بۆ معاش و بودجەی کوردستان ئەویان کرۆ بەچەند کردویانە بە دویان لێ بڕیوە کردویانە بەچەند بە 11 دوای لێ بڕوا کاتە 11 ئەنی بڕیوانە بۆیە زۆربەی ساڵەکانی ئێمە موشە کەمێنێ کەمێنێ ساڵەکە ناتوانێت 12 موچە بێکەوە بێ یان دارێکە بڕێ یان دوانە بڕێ یان سێیانە بڕێ هۆکارەکە کوردستان نییە هۆکارەکە حکوومەتی کوردستان نییە ئەی بۆ لێرە و لەوێ لە هەندێک لە ئەندامانی ئەنجومەی نوێنەرانی عێراق هەندێک لە حەزبوولایەنە معارزەکان لە سلێمانیدا نەسەکە وا بڵێم لە سلێمانیدا هاواریان دەکرد بمان خەنەوە سەر بەغداد هەموو شتێک باشە بێت باشە نەوتمان تەسلیم کرد نەوت ڕادەست کرا ئەوەی بەغدا ئەویست هەندێک لە مەلەف و ئەوەی کە لە هەرێمی کوردستاندا بوو تەسلیمی بەغدا کرا ئایا ئەو بەغدایە بوو کە ئەو هیوایەیان لەسەر هەڵچنی بوو وەکو معارز یاخود نەخێر هێندەی تر کێشە و گرفتی بۆ هاوڵاتیان و بۆ موچەخۆرانی هەرێمی کوردستانی نایپێش ئەزانی چۆنە کاک دیلمان بەڕاستی من دڵم ژانیە کرد ئەو کاتانەی کە لە سەجادەکان لافیتان بەرز دەکردەوە پۆستریان بەرز دەکردەوە بمان بنەوە سەر حکوومەتی عێراقی شایستە دایرەکان ئێمە با لە حکوومەتی عێراقیەوە بێ و ئێمە خۆش گوزرانە بین بەڵام حکوومەتی کوردستانی خۆمان جەناوی سەرۆک وەزیران ئەوە تا هەمووی کردەوە بە ناردەوە بۆ حکوومەتی عێراقی زۆربەی داهاتەکانی حکوومەتی کوردستان بەنەوتەوە بە داهاتی ناوخۆوە زۆر شەوە ئەوەش ئەیبینی ئێستا چۆنن هەر ڕۆژە و گرفتێکن هەر ڕۆژە گرفتێکرد بۆکەن ئەنی چەند ڕۆژ لەسەر ئیمزایەک تۆ ڕاگرن ئیمزایەک عنی ئیمزایەک ئەگا بە بەهانە نەبێ دواخستنی معاش و موچە و قوتی هاوڵاتیان دەبێت بۆچی و ئاکە بەرامبەر باشە کەواتە بەڕێز قامیشی دەڵێت ئەگەر من بچمە ئەنجومەی نوێنەرانی عێراق دەبمە هێز و دەنگی هاوڵاتیان و چین و توێژەکان و هەوڵ دەدەم وەکەڵێ سەری ڕم بم لە ئاسی ئەو دوژمنانەدا کە دەیانوێت لەمپەر و کێشە بۆ هاوڵاتیان و بۆ موچەخۆران دروستکەن بەتەکیت من لە قوتابیانەوە کە چوومەتەنەوە ڕێزەکانی یەکێتی قوتابیانی کوردستانەوە ئەو دروشمەوە گرتووە قوتابیان سەری ڕەمن بە هەمان ئەو دروشمەوە بە هەمان ئەو گەنجێتیەوە بە هەمان ئەو تاقەوە ئەو نەفەسەوە ئەچمە پەرلەمانی عێراق ئەچمە پەرلەمانی عێراق بەو نەفەسەوە بەرگری لە مافەکانی هەرێمی کوردستانەکە کەواتە باڕێک پرسیاری قوتابیان و لاوانت لێ بکەم بەڕێستان قاڵبوون لەو بوارەدا و خزمەتێکی باشتان بە قوتابیان و لاوان کردووە و چەندین قوتابی و لاوانیش لەسەر دەستی ئێوە لە ئەمڕۆدا پێگەشتون و لە زانکۆ و پەیمانگاکاندا بوونیان هەیە و بە بەشێکشان با بڵێن تەخەڕۆجیان کردووە دەتانەوێت بۆ ئایندە چی بکەن بۆ ئەم لاوانە وەڵاهی کاگە دیما چۆن ئەڵم قوتابیان سەری ڕەمن لە هەموو شۆڕش و نوێبوونەوەیەکدا بەتەکیت هەموو کات قوتابیان لاوان گەنجان ئەبێ دەستکان پێوە بگیرێ بەڕاستی ئەوەی بۆ قوتابیان بکرێت بۆ لاوان بکرێت بۆ گەنج بکرێت بەردەوامە بێ ئەم خزمەتە من هەموو کاتی ئەو وتووە من مامۆستای زانکۆم ڕاستە چەند ساڵێک دە ساڵ لە قوتابیان بووم هەموو ڕێزەکانی قوتابیانم بڕێوە حتاوەکو بەرپرسی لەق ئێستاش مامۆستای زانکۆم بەڵێ ئێستاش مامۆستای زانکۆم لە ڕووی ئەکادیمیەوە بە ئەو حەزەکەمەوە باسکەم لە ڕووی ئەکادیمیەوە خاوەن پێش بڕوانامەی ئەکادیمیم پێش بڕوانامەی باوەڕپێکراوە وەزارەتی خوێندنی باڵاوە بەکارۆسێک دیپلۆمێکم هەیە لە کاربا و ئەلکترۆنە بەکارۆسێکم هەیە لە ژمێریاری و ئایتیە خاوەن دوو بڕوانامەی ماستەرم ماستەرێکانم ژمێریاری و داراییە ماستەرێکم بانق و ژمێریاریە خاوەن بڕوانامەی دکتۆرا لە ئیدارە و ژمێریاری و داراییە مامۆستام دەرزەڵێمەوە بەڕاستی من کە ئەچمە ناو قوتابیەکانمەوە فێرخوازەکانمەوە هەموو کاتێ تەرژی ئەوانەکەم ئەڵێ منیش وەکو ڕۆژانێک وەکو ئێوە سەر ئەو تەختە دانیشتم بەسەر ئەو کورسێ دانیشتم من بۆ بیسەر و بینەر بڵێم لە نێو چەند کەسایەتیە لە نێو یەک کەسایدا چەند کەسایەتیەک هەیە چەند توانایەک هەیە ئێمە دەمانوێت ئەم گەنجە خوێندگەرمە کە لە ئێستادا دەیەوێت داوای دەنگ لە ئێوە بکات و ئێوەش لە ڕێ دەنگەکانتانەوە متمانە بەم کەسایەتێ بدەن پارتی نەیویستوە بەربژێرێک دروست کات
وەک دەڵێن وەکو لایەنەکانی دیکە عیباریان کات ڕاستە وانە بەتەکی ئەمەی جەنابتان هەر یەکەوە لە ڕوانگەیەکەوە لە سۆنگەیەکەوە ئێوە دەتوانن لە ئەنجومەی نوێنەرانی عێراقدا کاری لەسەر بکەن و داکۆکی لە مافەکانی گەلی کوردستان و هاوڵاتیان چین و توێژەکانی پێ بکەن ئەمە مەبەستی جەنابتان بەتەکی بۆ من ئاسانترێکە چکە لەبەرەوەی پێنج عنی لە پێنج لاوە ئەتوانم خزمەت بکەم عنی لە پێنج ڕۆ ئەتوانم خزمەت بکەم ئەتوانم لە 4 بۆ 5 لیژنەیە دانرێم خزمەت بکەم ئەمە جیاوازترێکە تۆ لە یەک پسپۆڕیا هەبی تۆ حساب کە من بۆ 4 بۆ 5 پسپۆڕی مێ لەو بوارەیە ئەتوانم لە زۆربەی لیژنەکانە کە دە ئەندرێ خزمەت بە خەڵکی خۆم بکەم خزمەت بە نەتەوەکەم بکەم خزمەت بە حیزبەکەم بکەم باش خزمەت بە ئەو کەسە بکەم بەو شوێنە بکەم کە پێویستیان بە منە باشە دکتۆر حەسەن مەحموود قامیشی بەڵێ ئێستا بەربژێرە وەکو ژمارە 14 پارتی دیموکراتی کوردستان بەڵێ تا چەند ئەو فرسەتەی پارتی دیموکراتی کوردستان پێیاوی بۆ بەربژێربوون بە فرسەتێکی باشی دەزانیت و هەوڵ دەدەی زیاترین دەنگ لە ئەم هەڵبژاردنەدا بۆ خۆت کۆکەیتەوە من کاک دیلمان لێ ناشارمەوە من کە سەرەتا دەستم کرد بەم پرۆسەیە چوومە ناو خەڵکەوە لەوانەیە تۆزێ جیاوازی هەبوو بێ بەڵام کە چوومە ناو خەڵکەوە بەرهەمی چەند ساڵی خۆم بینیەوە کە چەند ساڵ لە قوتابیان چیم کردووە هەوڵی چیم ماوە لە ناو حیزبا چیم کردووە بەڕاستی پێچوونێکم هەبوو زۆر زۆر جیاوازتر بوو ئەلحەمدوللا ئێستا بە ئەوە بڵێم ئێستا لە تۆپەکانە ئانی سواز بخوای گەورە ئەو داتای وەرم گرتووە ئەوانی لە دەوروبەر من ئەوانەی کە ڕۆژانە بەردەوام بەرکەوتم هەیە لەگەڵیانە چاوەڕێژەکەم بۆ 12 مانگ لە 12 یانزەیە بەرهەمەکەی ئەبینەوە ئینشەڵڵا باشە ئەی بەربژێربوون لەسەر لیستی پارتی دیموکراتی کوردستان چه هەستێک و ئەحساسێک بە جەنابتان دەدات وەڵایی پێش هەموو شتێک بربەژێرم بۆ پەرلەمان لەسەر لیستی پارتی جیاوازترێکە چۆن جیاواز بۆ جیاوازترێکە چونکە پارتی حیزبی ڕقەمێکە لە عێراقا نەک لە کوردستانە لە عێراقا ئێستا جەنابی کاک مەسرور و جەنابی کانێچریوان ئەڵێ میش بۆ ملیۆنیەکەین بە تاکید ئیش بۆ ملیۆنیەکەی ئەمە شانازیە پەڕاندووە لە دوایین پەیامی بەڕێز نەسروان بارزانیدا ئەم کێرفە جەماوەری زیاتری ڕۆژتە ملیۆن و 300 ملیۆن بۆ نیوەکانەکانی پێشووکەی من داتاکە پێڵم لە هەڵبژاردەی کوردستانە 712 دەنگمان هێناوە بەبێ ئەو پارێزەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم ئەوانش بە هەڵبژاردنەکەی پێشویانەوە 204,000 تۆ کەسابی کەیتەوە ملیۆنێک و 16 زامان ئێستا ئەلحەمدوللا مسۆگەر هەیە لە دو ئەوەشتا کۆمەڵی جیلی تر پێگەیوە تەمەنیا شمولی دەنگدانەکە ئێوە دێتە سەر باڵانسەکەمان باشە ئەوە دڵخۆشترتانەکەشکردنیان باشە بۆیە ئەمە شتێکتری بڵێم بڕواوکە ئەو پرسیارێکە پێوتم ئەمە جوابەوە بەمەوە بەربەژێربوونمە سەر پارتی دیموکراتی کوردستان لەبەر ئەوەی حیزبێکە خزمەت دەکە خزمەتی هەموو کوردستانەکە نەتەواتیە نەوەپەرستی ئەکە ئەمە جیاوازترێکە تۆ حیزبپەرستی بکەیت ئێمە حیزباتی ناکەین لە پەرلەمانی ئێرە ئێمە ئەمانەوێ خزمەت بە هەموو کوردستانکەین بە هەموو ڕەنگەکان باش خاڵێکی دیکەش هەیە پارتی هەمیشە لە سەرکردایەتی تا ئەمە دووپا دەگاتەوە دەڵێت ئێمە حیزبایەتیمان کردووە بە وەسیلە نەتەوەمان کردو بن با بڵێ ئامانجی سەرەکیمان بۆ ئەوەی کە کورد سەرکەوێت ئێستا کورد بە تایبەتی هەرێمی کوردستان لە سەرکەوتندایە ئەم ئەمن و ئەمان و پێشکەوتانەی کە هەن بە دەستکەوتی پارتی دیموکراتی کوردستان دەشکێتەوە بەتاکیت چۆن ئەوە نیە کاک دیلمان ئەمنیەتمان هەیە سەری ئاو کارەباکە سەری ڕێگاوبانکە بە دیجیتالکردنی داوەندەزەکانی حکوومەتی هەرێم پشتێنەی سەوز لە هەولێر ئەمە دەستکەوتی کەم نین ئەخر لە پشتێنە سەوز سەرلاشتان داوە کاکە هاتون بۆ هەڵەبجە سلێمانیش دەتانێت هەڵەبجە سلێمانی وەکو هەولێر و دۆکو زاخۆ ئێمە بەس ئانی دەرفەتی بکرێتەوە لێرە بۆمان ئێمە توانی خزمەتی بکەینەوە لەولێر و دۆ پێشەشمانکەوە لێرە پێشکەشی باشە کاک دکتۆر حەسەن هونەرمەندێک وەکو تەنز بێ وەکو واقع بە هەردووکی قبول دەکرێت دەڵێن پارتی سەری لە گوگل تێکدا ڕاستە هێندە تەتەورات دەکات هێندە گۆڕانکاریەکە هێندە خزمەت گوزاری دەکات کەواتە ئەم حزبەی کە پێدەگوتێ پارتی دیموکراتی کوردستان کە لە دوێنێدا لە شاخ بەرگری لە خاکی پیرۆزی کوردستان دەکرد ئەمڕۆ لە شار بە پێشکەوتن و بە ئەو خزمەت گوزاریانەی کە هەیە دەیەوێت وێنەیەکی دیکە بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەکەیت ئەزانی بۆ سەر لە گۆگڵ تێگاوەکانمانەوەی پێ بڵێم هەورازە نەوتە کە مەشهورە ئێستا هەموو کوردستان و هەموو عێراق باسی ئەکە ئەو پرۆژەیە کە دەستی پێکرد ئەو ڕێگاوبانە قەرار بوو لە ماوەی 1 ساڵە تاوا بکرێت 1 ساڵ 12 مانگ بەڵام
ئەو کۆمپانیای کەوەری کرد بوو لە ماوەی 4 مانگا تاوی کرد ئەمە معادلێکی زۆرە کاتێکی زۆر گەڕاوەتەوە بۆ هاوڵاتی واز لە کۆمپانیاکە بێنە واز لە حکوومەت بێنە بۆ هاوڵاتی تۆ 6 لە 12 مانگەوە بێ بە 4 مانگ 8 مانگت بۆ گەڕاوت تۆ 8 مانگەتوانی بەو ڕێگا بە خۆشی بڕۆی بە سەلامەتی بڕۆی بیتەوە ئەمە زۆر باشە بۆ خەڵکە هاتووان بەسەر ئەو ڕێگاوە هەیە باشە بەدەل لەوەش خاڵێکی دیکە هەیە ئێمە لە سلێمانیدا چەندین جا من لە بەرنامەشا باسم کردو تۆ بام جارش باسی کەمەوە چەندین جار بودجە بۆ سەڵمەتریەکەی سلێمانی سەرف کرا سەڵمەتریەکەی هەولێر بوو بە 150 بوو بە 200 بوو بە باشە بوو هاتەوە کەڵێ سەری لە گوگڵ تێک نەیە سەری لە ئێمە شتێکاوە بەو شێوەیە تەتەوراتەکە هەیە قسەکە لەسەر ئەوەیە ئایا جیاوازی دەکرێت لە نێوان پارێزگاکانی کوردستاندا خزمەت گوزاری و ئاوادانی ناکرێت بۆ سلێمانیانە بابڕوو ئەم خزمەت گوزانەی کە ئاکرێت لە هەولێر لە سلێمانی لەسەر داهات و بەروبوومی شارەکانە باشە کاتی خۆی ئەمەیەک لای کراوەتەوە داهات و بەروبوومی سلێمانی لە دوای ئەوەی ڕێکەوتێ کراوە کە 100 میلیارد ئەنرێتەوە بۆ حکوومەتی عێراقی داهات و بەروبوومەکەی بۆ خۆیەتی با لە خزمەت گوزارەکانی خۆیان سەرفیکە هەولێر بۆ خۆیەتی دۆک بۆ خۆیەتی لە خزمەت گوزاری ئەبێ سەرفی کاتەوە ئیتر ڕێگاوبانە ئەوەی کە پێویست دەکات ئێمە ئەو باسی شتێکتر بۆ باس بکەم ئێمە ڕێگای دوکان ڕانی و قڵازێمان هەیە چەند ساڵە خەریکن دوو سایدەکە لە 2014 خەریکن باشە بڕوا بکەوە تقریبا مانگێک دەستیان پێ کردوێتەوە یەک مانگی دەستیان بۆ ئیشە کردوێتەوە هیوادارم بۆ بەپرسان بۆ ئەو ساحب کۆمپانیایی بۆی ئەوی شەی دەست پێ کردوێتەوە دوای هەڵبژاردن ڕاینەگرێتەوە هیوادارم من گومانەکەم ڕایگرێتەوە ئەم پرۆژانە کەوتونەتە چوارچەوەی بانگەشەوە یان لەگەڵ بانگەشەیە دەست پێکەن بڕوا بکە کای دێمان من گومانم لەوایە من هیوادارم ئەو دەستیان پێ کردوێتەوە ئەو ڕێگا ڕاینەگرنەوە بەڵکو ئیشەڵا تاوە بێ و خەڵکی ئەو مەنتیقەیە ئیسفادەی لێ بکات کەواتە پێم دەڵێت بەڵێ پارتی جیاوازە لەگەڵ حەزبەکانێکە بەتەکید پارتی پێش هەڵبژاردننی ئیش ناکە کاتێک ئیژەکە بەرهەمی 4 ساڵی کاتی ئیشی کردووە لە سەرەتای 4 ساڵەکە ئیشی کردووە یعنی لە 4 ساڵەکە ئەوەندەی کۆ کردوێتەوە بیاتەوە بەدەستی ئێمە بتوانین بۆ خەڵکی شەڕەکەین پێویست ناکە ئێمە بانگەشی پێوە بکەین هەر ئەوانە بۆ خەڵک ڕوونەکەینەوە تاوە بانگەشی بۆ ئێمە باشە قسەیەکی دیکە واز لە نێوخۆی هەرێمی کوردستان ئەگەر وازیشی لێ نێهێنم یعنی ئەوەی کە جەنابتان دەڵێن پێشەوەی تخوا ببوورم پرسیارم بیر نەچێت باس لەوە دەکرێت کە لە سلێمانیەوە داهات نەگەڕێنراوەتەوە بۆ هەولێر ئەگەر داهات بگەڕێنرێتەوە بۆ هەولێر ئەو کاتە لە هەولێرەوە مامەڵەیەکی دقیقتر لەگەڵ سلێمانی پرۆژەکاندا دەکرێت و زۆر جاریش لێرە و لەوێ لە سلێمانیدا گرفت هاتوۆتە پێش یاخو گرفت دروست دەکرێت بۆەوەی خزمەت گوزاری و گەشە سەندن لەم شارەدا دروست ڕاستە ئەمە خاڵێک نییە لە گەشە نەسەندنی پرۆژەکان لەم شارەدا بەتەکید وایە کاک دیلمان ئەوەی زەرمەند دەبێت لەم سنوورەیە هاوڵاتیە من و تۆی کە لەم سنوورە ئەژی بەڵێ چکار لەبەرەوەی من تاوانم چییە کە جادێکی خۆشم نەبێت تاوانم چییە کە سەوزایم زۆر نەبێت تاوانم چییە کە ئاوەکەم باش نەبێت ئەزانی ئەم ساڵ لە سای هەشتای گەڕەکانی سلێمانی بەتەکەر ئاویان کڕیوە لە سای هەشتای گەڕەکانی سلێمانی بەتەکەر ئاویان نەکڕی ئێرەوە هەولێرە فریاگوزاری بۆ کراوە ئاوە تا 30 ساڵی تر تا 30 ساڵی تر تەواو کێشی ئاوی نەما خۆشبەختانە جەنابی کاک مەسرووریش ئەوەی بەشی سێمی ئاوی سلێمانی ڕاگەاندووە ئەو لە بای جێبەجێکردنە بەشکم ئینشەڵا ئەوە بێتە خێر و بەرەکەت بە سلێمانی هیوادارین هاوڵاتیان چین و توێژەکان فرسەت بە پارتی دیموکراتی کوردستان بدەن تا ئاوادانی خۆشگوزارانی کە هەیە ئەو گرفتانەی سلێمانی چارەسەرکەن ئەم ئەرکە پارتی بە ئەرکی نازانێت بە خزمەتی دەزانێت و خاڵێکی دیکەش هەیە لێرە و لە زۆر جار باس دەکرێت دەگوترێت وەکو ڕێزدار مەسروور بارزانی دەڵێت ئێمە دەڵێن کردمان بەڵام ئەوان نەشیان کردو باشە ناشیکەن ئەمان ئەڵێن چی ئەڵێن خەڵکی سلێمانی سیاسەکانی سلێمانی ئەڵێن ئەیکەین بەڵام کاک مەسروور جنابی ڕێزدار ئەڵێ ئێمە کردمان باشە فعلا کردمان باشە پیشانی خەڵکمان نایەوە باشە بەڕێز قامیشی پرسیاریەوە بکەم بەغداد چی لە هەرێم دەوێت هەموو شتێکەوێ هەموو شتێکەوێ خۆشگوزرانی ئەوێ داهاتی ئەوێ نەوتی ئەوێ بۆ هاوڵاتی هەرێمی کوردستان ئەوێت نا بۆ خۆی ئەوێ هەموو شتێک کوردستان بەرێ بۆ خۆی هەموو شتێک جاگەڵم هەموو شتێک کوردستان بەرێ بۆ نمونە ئێوێ داهاتی کوردستان بە هەموو داهات نانەوتیەکانەوە بەرێ بۆ خۆی نەوت بەرێ بۆ خۆی ئێستا باسی چیەکە ئێستا کاربای 24 ساعتی ئەگە بیرکەیتەوە چەندمانێکە لە کوردستان دروست بووە ئێوە داهاتی داوا داهاتی کارباکەکە ئێچەوە چەند مانگێکە لە کوردستان
ئەو کارەبانی کەوتێ بای جێبەجێکردنەوە وڵی وا بڕاماوەی کە داوای داهاتی هەناسەدانی هاوڵاتیەکانی داوای داهاتی داری مروژ و داری هاتو چۆچەکە داوای داهات هەموو داهاتەکانەکە لە پاڵ ئەوەشە خۆی کێتە سەر کاتی موچە و موچە بنێرێ بەدلی خۆی دوایەخە بەدلی خۆی هەفتەیەکە دوو هەفتەیە بەدلی خۆی دوایەخە باشە قسەیەکی دیکە زۆر جار باس لە دواکەوتنەکان و گرفتەکان واز دێبێنە بەڵام تەڵەبەکانی بەغداشی کۆتایی نایەن یان داواکارەکانی بەغدا کۆتایی نایەن دوای هەڵبژاردن لە بەغداوە دووبارە بەرپرسوولایەنە سیاسەکان ڕوو لە با بڵێن ڕێگە سەربەرزیەکەی پیرمام دەکەنەوە بۆ ئەوەی کە داوای دانوستان و ڕێخستنەوەی حکوومەتکەن زۆر دیارە حال ئێستاوە دیارە ئەوە ئیشی ئەمڕۆیان نییە چەند جار حکوومەتی عێراقی کە تەشکیلەکرێ و پێگەێتەوە هەڕوو لە پیرمانەکەنەوە هە جەنابی سەرۆکە دووبارە ئەکرێتە ناو ئەو ئەمەی سیاسەکەەوە ڕێکانە خاتەوە دەتەوێت بڵێت ئێستا بەڵام بەداخەوە یەک شتەیە کاتمانەوە بڵێم ئەوانەی کە بەڵێنیان لە گورستان کە تا حکوومەت پێگەیە هەموو شامی شەریفن حەچیڵم بەسەر چاو بەس دوای کە دەسەڵاتیان وەرگرت و چونەوێت دوو لە ڕوتۆ خاوەن قسەی خوان نابن زۆر بەداخەوە دەتەوێت بڵێت لە ڕابردوودا ئەمە ڕوویاوە ینی هاتوونەوەی سەرۆگۆزیران بوو لە عێراقدا بەتەکی ڕوویاوە کەوتونە وەگەڵێ سەر چۆک بۆ ئەوەی تەنها ببنە سەرۆگۆزیران و پشتگیری پارتی دیموکراتی کوردستان و ئەو ئەندامانەی ئەنجومەی نوێنەرانی عێراق کە هەن ئەوان وەربگرن بۆ ئەوەی دەنگیان بۆ کەسایەتیەوێت کە دەچێت دوای ساڵێک دو ساڵ بغرا دەبن دەبن بە کێشە و گرفت بۆ هەرێمی کوردستان و تایبەتتر چاویان لە پارتی دیموکراتی کوردستان قسەیەکی دیکە بکەین جیاوازی نێوان زیندانیانی سیاسی هەرێم و بەغداد چییە؟ جاوە خەفەتێکی زۆر گەورەیە کاک دیمانە دڵی منە ئەوە لە بەنامەی تیشا تقریبان باسم کردووە بڕوا بکە غەدێکی وا لە زیندانی سیاسی کراوە هەر عنی عقل تەسەوری ناکە ئەوەندە بەلاتەوە کە باسیەکەی دڵە ژانەکە ئەوەندە ناخۆشە من سێ خاڵم نووسیوە لای خۆم ئەوێ پێ بڵێم پێم باشە زیندانی سیاسانی حکوومەتی کوردستان و حکوومەتی عێراقی لە سێ فەقەرا زۆر جیاوازیان هەیە من ئەو سێ فەقەراوە دیارە بۆیە باسیەکەم بۆ زیندانانی سیاسانی عێراق هەر کەسێک زیندانی کرابێ 24 ساعت زیندانی کرابێ ئەو 24 ساعتە 50,000 بۆ حسابە تۆ حساب کە ئەگەر کەسێک ساڵێک زیندانی کرابێ 360 ڕۆژ 365 ڕۆژ زەربی 50,000 کە بزان چەنەکە ئیوایە 2 ساڵ 3 ساڵ 4 ساڵ 5 ساڵ 10 ساڵ کراوە بەی خۆشمانەوە ئەو مافە بۆ ئێمە نییە تێگەی بۆ ئێمە نییە بۆ مافە بۆ ئێمە نییە ئەو بۆ جێکتریان بۆ سەرڤەگرێ ساڵانە بە ناوی ژیانەوە 3 ملیۆنە باشە بە ناوی ژیانەوە 3 ملیۆنە ئەمە بۆ چییە بۆ ئەو کەسانەیە کە لە زیندانی سیاسی بوون تووشی گرفتێ بوون تووشی نەخۆشیێکی دەرونی بوون تووشی بابەتێکی جەستەیی بوون ساڵانە ئەو 3 ملیۆنیان بۆ سەرڤەگرێ ئەوە دوو سێم زیندانانی سیاسیانی حکوومەتی عێراقی ساڵانە بەڕێ بودجێکیان هەیە بۆچی بۆیان سەرڤەگرێ بۆ گەشت و گوزار بۆ عومرە تۆچی تەقدیمەکەی ئەڵێشم بۆ عومرە بۆ سەرڤەکەن چەند پێویستە بۆ سەرڤەکەن ملیۆنێکە 2 ملیۆنە ئەوان خوا نەزان ڕاستی ئەو ڕقمەم لەبەر نییە لەم نییە بە تاواتی بۆم ڕوون نەبووە چەند ئەویان بەپێی ئەو کەسی چەنی پێویستە بۆی سەرڤەکەن ئەمە سەریکە ئەم جیاوازیە زۆرە کراوە لە بینی حکوومەتی عێراقی و حکوومەتی کوردستانە زۆر جیاوازی ترکراوە کە مەندامی سەنگەرمان خانەنشینیمان هەیە برگرە مامۆستاشمان هەیە وایە زۆر جیاوازیمان هەیە باشە کەواتە بۆ بیسەر و بینەر دەڵێم لە ڕابردوودا ئەولایەن و حەزبە سیاسی و ئەندام پەرلەمانانەی کە هاواریان دەکرد بمان خەنەوە سەر عێراق بۆ ئەوەی موچەکانمان هاوتا بکرێت ئەمەیان دەگوت ئێستا دەبینین کە نە موچەکانمان هاوتاکرا نە بەغداد ئەو حساب و کتابەی خۆی دەداتە هەرێمی کوردستان و وەکو هاوڵاتێکی عێراقی حساب بۆیەوە دەکات کاک دکتۆر یعنی قسەکە لەسەرەوەیە با ئێمە بە هاژوهوژی ئەندام پەرلەمان و لایەنە و پۆستیۆنەکان تێنەکەوین ڕاستە بابین ئیش لەسەر واقعەکەین بزانین حەزبی خەمخۆر حەزبی ڕێنیشاندەر حەزبێک کە وەکو ڕابردوو چۆن ڕوبەڕووی وڵاتە زلهێزەکان و تایبەتتر ئەو وڵاتانەی کە دەیانویست زوڵم بەرامبەر بە هەرێمی کوردستان بکات بە ئێستاشەوە ینی ئەگەر پارتی نەمێنێت ئەوان زەفەر بە هەرێمی کوردستان دەبن ئەگە پارتی نەمێنێت کوردستان نامێنێ ئەگەر پارتی نەمێنێت کوردستان دژەکانی هەرێمی کوردستانی ژەمەیان گوتووە دەڵێن ئەگەر پارتی نەمێنێمە دەتوانین بۆ بەسیترین شێوە دەست بە سەر هەرێمی کوردستان دابێت وایە کەواتە باشە قسەکە لەسەر ئەوەیە
ئێستا من گوتم بۆ بیسەر و بینەرەکە بە هاژوهوش تێبکەوین نەخێر هاژوهژی ئەو معارزانێکە نەخێر هیچ خزمەتیان پێ ناگەێنن بەس ئەو ڕۆژێک کە دەرچوونەوە تاوا کۆتای پێدێ بڕواکە بەرگیان لێ ناکەن لە حکوومەتی عراقی بڕواکە ئەوەی کە بەرگری ئەکا تەنیا ئەندامانی ئەنجومەنی ئەندامانی پەرلەمانی پارتی بەرگریەکەن لەوێ ئەویش ئەوانەی کە ئێمە ئەیکەین ئەوانە چکە لە بەرەوەی ئەرکی سەچانی خۆمانە ئێمە وا فێرکراوین کە تەنیا بەرگری لە کوردستان بکەین ئەیتر بە هەچ شوێنێک بێ تەنیا بەرگری لە کوردستان بکەین باشە ئەمە ئامانجی ئێوەیە ئەوە ئامانجی ئێمەیە باشە ئامانجی ئێوەش ڕێنیشاندەرەکەتان سەرۆک مەسعود بارزانیە لەبەرەوە بەو شێوەیە ئێوە دەتانەوە بەو نەفەسە دەتانەوێت خزمەت بە هاوڵاتەکان بەتەکیت ئێمە سەرۆک هەموو کاتی پێوتوین هەتا دڵۆ پێ خوێن لە ژیانی منابێ ناڵم کوردستان جارێک بچێت بەردەستی حکوومەتی عراقی و حکوومەتی عراقی حکومڕانیەوە بکە باشە ئێمەش هەمان ڕێچکەی ئەوە گرینەوە بامان ڕێچکەی ئەوە ڕۆینەوە ئێمەش وەکو کادری ئەو حیزبە وەکو ئەندام پەرلەمانی ئەو حیزبە و کاندیدبوونمان بۆ پەرلەمانی شەشەمی عێراق بە هەمان نەفەسی ئەوەوە ئەچینە حکوومەتی پەرلەمانی حکوومەتی عێراقی بەرگری لە مافەکانی کوردستان باشە بەڕێزخامیشی من کاتی بەرنامەکەم بەرەو کۆتا ڕۆژ بەڵام پرسیاری کۆتایی لێ بکەم باز لە ڕۆڵی ڕاگەاندن بکەم تا چەند لە ئێستادا گرنگە ڕۆڵی ڕاگەاندن ڕۆڵێکی ڕاستی و ڕاستگۆیانە بە ڕاستی ئێمە لە سەروبەندی هەڵبژاردنەکانداین بەڵام تکایە ئەگەر پەیامێکمان هەیە بۆ هاوڵاتیان و هاونیشتیمانیان با چاواشکاریانە نەکەین بە هاوڵاتیان بەلاڕێدا نەبین ئەو واقعی هەیە لە هەرێمی کوردستاندا هەمووەکو ئەوەی لە تەفاسیلی بەرنامەکەدا باسکرا بیگەێنین وەکو خۆی نین سبەینێ هاوڵاتیەکە ینی ئەو متمانەیە کە بە ئێمە یاوێتی پەشیمان بێتەوە یاخود نیەتێکی خراپترمان لەگەڵا بەکاربێن ڕاستە کاگە دیلمان ڕاگەاندێن خەڵک ئەلحەمدولیلا ئێستا وشیارە زۆر لەوە تێگەیشتووە کە بە هاتوهوش ڕاگەاندنەکان بەرهەمی نابێ ڕاست لەوانەیە زۆر ڕاگەاندن هەبێ بە سێبەری یان بە ئاشکرا ئیش بۆ لایەنێکەکە بۆ ڕەنگێکەکە بۆ حیزبێکەکە بەڵام بڕوا بکە ئەم ڕاگەاندانە خەڵک لەوە تێگەیشتووە چیتر هاتوهۆش و ڕاگەاندنەکانی ڕاگەاندنە سێبەرەکان و یان ئاشکراکان خزمەتیان پێ ناکە باشە من هیوادارم بەڕێستان بەم توانە باش و بەم کەسایەتێ باش و دڵسۆزی و نەتەوەی نیشتیمانیەوە لە ئەنجومەی نوێنەرانی عێراقدا ببینمەوە و هەر لەسەر ئەو ڕێ پیرۆزەی پارتی و بارزانی و کورد و کوردستان بتوانن بەردەوامی بە کار و بە ئایدیای خۆتان بدەن بەڕێز دکتۆر حەسەن مەحموود خامیشی وەکو بەربژێری ژمارە 4 لیستی 275 پارتی دیموکراتی کوردستان کات بە بەڕێستان دەدەم لە کامێری خۆتان و بانگەشە بۆ خۆتان بکەن و داوای دەنگ لە دەنگدەرانی خۆتان بکەن فەرموون. سپاس. من دکتۆر حەسەن مەحموود خامیشی ژمارەکەم 4 لەسەر لیستی 275 پارتی دیموکراتی کوردستان پارتی پێشڕە و پارتی ڕەنگڕێژکرا بە فکری نەتەوەیی داوەتان لێ یەکەم دەنگ بدەن بە من بە ژمارە 4 داکۆکی مافەکانتانە بم هەتاوەکو سەر ئێسخان دەنگداتان بە ژمارە 4 پەشیمان نابنەوە دەنگەکانتان بە فیرۆ ناڕوە. دەستەکان و خۆش بێ زۆر سپاس بە هیوام سەرکەوتوو بیت بیسەر و بینەر سپاس بۆ ئێوەش کە تاو کات لەگەڵمانمانەوە بە هیوای گەشە سەندنی زیاتر بۆ کورد و کوردستان و هاوڵاتیان بە هیواین ئەندامانی ئەنجومەی نوێنەرانی عێراق لە کورد و کوردستان و تایبەتتر پارتی بەهێز و بەهێزتر بێ لە ئەنجومەی نوێنەرانی عێراقدا ببنە هێزی ئاوەدانی و گەشانەوەی زیاتر بۆ ئایندەی کوردستان خواتان لەگەڵ بێت.